جایان ئینسانە خوای پەروەردگار توانایەکی تری پێبەخشیوە کە توانای گۆڕانکاری بەردەوانی هەیە، نوێکردنەوەی هەیە بە شەرتێک لە ئەفاڵەتی خۆی تێگەیشتن. ئەمەی زۆر جارەیە ڕەسەنێتی و نوێکردنەوە. ڕەسەنێتی معنای وانە ئینسان چاو بنوقێنە لە غەڵەتەکانی ڕابردوو. نوێکردنەوەش معنای وانە بێ ڕەگ و ڕیشەی قەدیم تۆ بێی بڵێ وەڵا شت نوێەکەم. خاستە لە مەجالی دینا ممکنێتەوە ببێ زانینی زانستیەکانی مەبەست بگەیتە نەتیجە. زانستیەکانی مەبەستم لە چییە؟ ئەم نقطێت خوا زۆر جەوهەریە بەلاتانەوە گرنگ بێ و ورد سەیری کەن. لە ژیانە دوو عیلم هەیە، دوو جۆرە عیلم یان دوو کۆمەڵ لە ژیانە دوو کۆمەڵە عیلم هەیە. کۆمەڵێکیان پێوترێ زانستی مەبەستەکان. زانستی مەبەستەکان تێگەیشتنی ئامانجە لە ژیان. ئەمە دیدێکی عەقائیدیە، فەلسەفیە، بنەماکانی فکرن، پێناسەکردنی ژیان و گردون و ئینسان، دەستپێک و پێکهاتە و چارە. لەکوێ ئێمەی مسلمان ئەمە ئەدۆزینەوە؟ لە قورئان و سنەت. بۆ غەیری قورئان و سنەت بڕۆینە سەر هەر شتێکی تر گومڕاهبی. ئێمە وابزانین لە فەلسەفەیە پێناسەی ئینسان و گردون و ژیانە دۆزینەوە گومڕاهبی. وابزانین لە لای مارکس ئەی دۆزینەوە یا لە لای یەکێکی تر لەو فەیلسوفانای دۆزینەوە ئێمە گومڕاهبین. وەڵاش بزانین بە عەقڵی هێگەڵی دۆزینەوە یان بە عەقڵی معتەزیلە و جاحظ و واصلی کوڕی عەطای دۆزینەوە گومڕاهبینەوە. بەڵام ئێمە زانستیەکانی مەبەست دۆزینەوەی ئامانج لە قورئان و سنەتە دۆزین. ئەمە یەکێکە لەو کۆمەڵە عیلمانێک کە وردە وردە دێن شارەزاک. شارەزابوومان لە عەقیدە، سنوورەکانی کوفر و ئیمان، جۆکردنەوەی سیمای کوفر و ئیمان، ڕەفتارەکانی کوفر و ئیمان، ئەنجا پێناسەی ئیمان، ئەرکانی ئیمان، لقەکانی ئیمان، مەرجەکانی ئیمان، پێچەوانەکانی ئیمان، حەقیقەتی ئیمان. ئەمە شارەزابوو نییە بێت توانەدان یاروە بە ئاسان هەیگەی. ئەنجا شارەزابوون لە قورئان و لەبەرکردنی قورئان و تەجوید، تەفسیر و مەدارسی تەفسیر، علومەکانی قورئان، ئەحکامی قورئانی کە لێوەی وەرەگری. ئەنجا فەرموودەوانی سیرەی پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام. شارەزابوون لە مەتنی حەدیث، شارەزابوون لە سەنەدی حەدیث کە پێوترە دراية الحديث ورواية الحديث. شارەزابوون لە علم الرجال، شارەزابوون لە چۆنیەتی وەرگرتنی ئەحکام لە حەدیثی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. ئەمە تا ئێستا هەر عەقیدە و قورئان و سنەتمان باس کرد. ئەگەر سەر فقه و ئوسولی فقه ئەم فقهی مقارنەی ئەم هەموو عولەما بەرزە ئیشیان تیا کرد. ئەم هەموو مجلاتە گەورە دێ هەرێکە ئینسکلۆپیدیایەکی نووسی. شارەزابوون لە ئوسولی فقه، ئوسولی فقه غەیری قەواعیدی فقهیە، شارەزابوون لە قەواعیدی فقهی غەیری ئوسولی فقه. وشارەزان نەبوون لە هەردووکیان استودامەکەیتەوە لەگەڵ قورئان و حەدیث، یان لە تەطبیقکردنە چاواشەکاری، یان ماندووبوون کردنی خەڵکی تێدایە. ئەنجا شارەزابوون لە زمانی عەرەبی، لە ڕێزمانی، لە سەرفی، لە بەلاغەی، لە وشەکانی، مەدلولی ئەم وشانە، دۆزینەوەی ئەم وشانە لە مەعجەمەکانە، لە قاموسە. خۆتۆ ناڕۆی لە فقه شارەزابی بەڵام بڕۆی لە منجیدا بگەڕێی بزانی کەلیمەکە یعنی چی. منجید چییە؟ منجیدی تەلەبێن تۆستەیە. تۆ بە فێری بزانی لیسان العەرەب و تاج العەروس و ئەمانە چۆن بەکاردێنی. ئەم عیلمانە تۆ ئەتەوێ ئێستا ئەمە بەس ئەمەی کە باسیەکەم ئەمە هەمووی زانستیەکانی مەبەستە. يعني علوم الغايات لكتاب السنة وسريان درينا لكتاب السنة وريدين لكتاب السنة وشارزاني. علمك يتربو لا علمك يتربريتي لا زانستيكاني هو يعني وسائل. أما وسائل أنا شكخوا يقولوا كردون سنريهم آياتنا في الآفاق وفي أنفسهم حتى يتبين لهم أنه الحق. سوابي لك كومرق نشانه وبلغيتر كومرق علمهن لقاني بصر آفاق وأنفسه. تو مهمة هر جورة تطورك داروين باسيك أبيزاني أوي داروين لقلوي فرويد باسي جنسك شارزاي ببي باش شارزاي هر يكلم نظرياني كفر ببي
ئیشێکی باشەکەی بەڵام دوایەوەی کە تۆ شارەزای زانستەکانی مەبەست بووی ئەمانە سەرت لێ ناشێوێنن ئەو کاتەکە بڵێ مارکس بڵێ ژیان هەمووی دەبەڕێکڕاچوونێکی چینایەتیە و ئەم دەبەڕێکڕاچوونێکە لە ناو کۆمەڵگەی مرۆڤایەتی شاهەیە هەر هەمان دەبەڕێکڕاچوونە کە لە فیزیکی و کیمیکی هەموو گردوونە هەیە ئەمە بە هەڵە خوێندنەوەیە هەروەکو هێگڵ کە لە عەقڵەکەی خۆیان هەڵەداچێ یانێکێکی تر وەکو داروین وا ئەزانێ هەمووی شەڕەشۆقی دارستانە یانێکێکی تر کە غەربیەکی تر وا ئەزانێ علاقەمان لەگەڵ ئەم گردوونە علاقەیەکی زۆران بازیە بۆیە لە ئینجیلەکەشیە واتە سەورەکە کەەوە ڕاستە سەیدنا یعقوب زۆرانی لەگەڵ خوای گەورە گرت نەعوذ بالله شارەزابوون لەمانە ینی شارەزابوون لە کۆمەڵێک مەدرسەی فکری و تەربەوی تۆ لە زانستیەکانی مەبەست کۆمەڵە مەدارسێ ئەبێ فێر ببی تۆ بزانی مەدرسەی ئەهلی سونەت و جەماعەت چییە و وەکو سەلەف فەرقیان لەگەڵ ئەشعەری و ماتوریدی و مەعتەزیلە چییە ئەمانە ئەهلی سونەت و جەماعەتن بەڵام اختلافیشان لە ناوخۆیانە هەیە بە مەجموعی ئەهلی سونەت و جەماعەتیان پێوت بەڵام لە هەمان کاتە ئەم پێناسەی ئەهلی سونەت و جەماعەتەش لەسەر خەتی سەلەف حەسەرترە کە دێ سەر ئەوانی تر مەدارسی تر و ئەفکاری تر و ئەوانی تر بێ ئەوانی شارەزا ببیتەوە لێ ئەمە بەستۆ لە علوم الغایاتەکەیە فێر بیتەوە لەو پۆلە عیلمەیە کە پێمان و وتمان زانستیەکانی مەبەست لە پۆلەکەی ترەیە ئەنواع و ئەشکال مەدارسی ترە